یاریەکانی خولی ئاشنایی لە یاریگای شەژیاریزانی بۆ سنووری ئۆرگانەکانی مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی بە کۆتا هاتوو. تیپی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوونە پاڵەوان. سەنتەری بەهێز بۆ چالاکیەوەشەکان سەربە بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی سێی هەولێر کۆمەڵی ئیسلامی کۆتایی هێنا بە خولی ئاشنایی بۆ تۆ پێی بچووکراوە کە یاری کۆتایی لە نێوان هەردوو تیپی دەستگای نوری حکمە و تیپی ناوەندەکانی قوتابیان بەڕێوە چوو. لە سەرەتادا یاریزانەکان بە وەستانێک و بەرزکردنەوەی وشەی محەممەد صلی الله علیه وسلم هاوسۆزی و پشتیوانی خۆیان بۆ پێغەمبەر درودی خوای لەبێت دووپات کردەوە. لە یاریشی پڕ تام و چێژ و بەهێست و ئازبەرزیدا تیپی ناوەندەکانی قوتابیان توانیان بە 2 گۆڵی بێبەرامبەر بەسەر تیپی دەستگای نوری حکمە سەرکەون و یاریەکە لە بەرژۆندی خۆیان کۆتایی پێبێن و خەڵاتی پاڵەوانی خولەکەیان بۆ خۆیان بەرن. دیارە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان بەشداریمان کرد لە خولێکی تۆپی پێکە لەلایەن مەڵبەندی سێی کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر کرابوویەوە. ئێمە وەکو تیپی ڕێکخراوی قوتابیان توانیمان بگەینە یاری کۆتایی و ئەمڕۆ یاری کۆتایی ئەنجام دراتوانیمان بە ئەنجامی 2 گۆڵ بە هیچ لە تیپی نوری حکمە ببینەوە کە بەڕاستی ئەوانیش یاریەکی زۆر بەهێزیان کردووە، یاریەکی بە چێژ بوو لە نێوان هەردوو تیپدا. سوپاس بخوا ئێمە بە هەوڵ و کۆشی هەموو لە یاریزانەکان توانیمان ئەنجامی کۆتایی بە 2 گۆڵی بێبەرامبەر ببینەوە. ئێمە وەکو بەشی وەرشی مەڵبەندی سێ هەولێری کۆمەڵی ئیسلامی ئێستان بە خولی کردنەوەی خولێکی تۆپی پێی بچووکراوە 6 یاریزانی کە پێکات بوو لە 8 ئۆرگانی ئەم سنوورەمان. خولەکە پێکات بوو لە 2 دۆڕان چونە دەرێ و تێیدا لە 2 کۆمەڵە پێکات بوو، کۆمەڵی ئەی کۆمەڵی بی هەروەها لە کۆمەڵی ئەی توانی سنتەری حکمە بگاتە ئەوە کۆتایی یاریەکە و هەروەها لە کۆمەڵی بی قوتابیانی توانیان کە بکەنە کۆتایی یاریەکە. الحەمدولیلا دەورێکە بە سەرکەوتی بەڕێوە چوو. ئینشاءڵڵا بەردەوام دەمین لەو خولانە، ئینشاءڵڵا لە ئۆرگانەکانی کەش ئینشاءڵڵا پەرە بە وەرشی تەواوی دەدەین لە سنووری مەڵبەندی هەولێری سێی کۆمەڵی ئیسلامی.